بینەرانی خۆشەویستی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. دۆخی عراق لە کۆمەڵێک لایەوە ڕۆ و ئالۆزیە بە جۆرێک خەریکە ڕاستەڕێکان ون دەبن. بڕیاری دادگەی فیدراڵی تا ئەم ساتانەش کاریگەری لەسەر هەرێمی کوردستان و هەنگاوەکانی هەرێمی کوردستان هەیە. بەشێک لە خەڵکی کوردستان پشتیوانی بڕیارەکە دەکەن، بەشێکی دژی بڕیارەکەن. هێز و لایەنە سیاسیەکانیش هەریەکە و بە زۆرێک قسەی تایبەتی خۆی هەبووە. کاریگەری بڕیارەکە لەسەر هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان ئەگەر بڕیارە مەترسە بکەوێتە سەر قەواری هەرێمی کوردستان چۆن وە ڕێگە ڕاستەکەی ڕوبەڕووبوونەوەی هەر مەترسێک کامەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان کە لە ململانەیەکی ئالۆزدان پەیوەندەکانیان گەیشت بە شوێ و دوجار یەکێتی و پارتی ڕێک دەکەون هەرێمی کوردستان و کێشە و قەیرانەکانی هەرێمی کوردستان بەلایەک و پرسی باسکردنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش پرسێکی ترە. کۆی ئەو پرسانەی کۆی ئەو تەوەرانەی کە ئەمڕۆ گرنگیان لای تۆی بینەر هەیە ئەم شەو لە پانۆڕاما و گفتوگۆی لەبارەوەکەی لەگەڵ بەڕێز سعدی ئەحمەد پیر ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە سوپاسەوە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. داوای لێبوردن لە کاک سعدی و بینەرانیشمانەکەین کە بەهۆی گرفتێکەوە لە کاتی دیاریکراوی خۆیدا دواکەوتین. کاک سعدی سڵاو لێبێ، سوپاس بۆ بەشداری و ئامادەبوونت لە پانۆڕامادا. بەسەرەتامەوێت لە بڕیارەکەی یان لە لێکەوتەکانی بڕیارەکەی دادگای فیدراڵی دەست پێ بکەین. ئەمە دیوە بەڕێزت ئەو سەردەماش ئەندامی ئەنجومەنی نوێنەران بوویت و جگە لەوەی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی قانونیشەوە شارەزایەکی باش هەیە. ئەم بڕیارە تا چەند مەترسیە بۆ سەر قەواری هەرێمی کوردستان؟ ئێوارەت باش، ئێوارەی تیمەکەن تا تیمی کورسات باش. سڵاوم بۆ بینەرانی کورسات، بینەرانی عەزیز. لە ڕاستیدا ئەو بڕیارەی کە لە مەحکەمەی فیدرالی دەرچوو لە دژی هەرێمی کوردستان بڕیارێکە بارودۆخی عێراقی بەگشتی زۆر ئالۆزتر کرد و بڕیارێکە ئەگەر بیناکراوە لەسەر مادەکانی 110 111 112 115 121 130 ئەگەر بەوردی سیر بکەی هیچ یەکێک لەو مادە دستوریانە سەقفێک بۆ ئەو بڕیارە دروست ناکە و زۆر زیاتر ئەو بڕیارێکی سیاسیە و بە هەموو تواناش هەوڵی ئەوە دراوە کە ئیهانەی دەستوری هەمیشەیی لە عێراق بکرێت. ئەو بڕیارێکە کە مخالیفە، چونکە ئێمە لە عێراقیش لە ڕابردوودا لە مەسلەی غاز و نەفت ئەرغازی تێدانەوە باسی نەفت بووە. بڕیارێکە هەوڵ دراوە کە مەسۆدەیەک بنووسێ، ئەو مسۆدەیە لە 2007 بە ئەوەی پێدەگوترێت بالئەحرف الئولا، یعنی لەسەر مسۆدەکە ئیمزا کراوە، دراوە بە شورای دەوڵەت بتوانێت بکاتە زمانێکی پەرلەمانی لە ڕووی زمانەوانیەوە، بەڵام شورای دەوڵەت و ئەندامانی شورای دەوڵەت دەستکاریەکی زۆر سەختی ناوڕۆکیان کرد و بە شێوەیەک نەدەناسرایەوە کەەوە ئەو پرۆژەیە کە تەقدیمیان کراوە هەردوو لە ڕازی بوون، هەم حکوومەتی بەڕێز مالیکی ڕازی بوو، هەم هەرێمی کوردستان ڕازی بوو لەسەر ئەوەی کە ئەم پرۆژەیە ئەم دەستکاریەکە زۆر لە تەزویر خراپترە. بۆیە هەردوو لە کۆبوونەوەیەک لە دوکان کە بەڕێز ئەمریکیەکان ئامادە بوون، جەناب مام جەلال داوەتی کردوون، کاک مەسعود ئامادە بوو و هەروەها بەڕێز سەرۆک وەزیرانی ئەو کات بەڕێز نووری مالیکی ئامادە بوو. لەو بڕیارەیە لەوێ وتیان تا ئەو کاتێک کە یاسای نەفت و غاز دەرەچێ ئێوە ئازادن لەوەی کە پێویستە کاتی خۆتان تەعامل لەگە نەفت و غاز بکەن. ئەمە تا ئەمڕۆ یاسای نەفت و غاز دەرنەچووە. بۆیە ئەو تعاملێکی تەبیعی بۆ لە هەمان کاتیشدا
ئەم مادەی سەدودە کە ئیشارەتی بۆ دەکرێت مادەی سەدودە باسی دەسەڵاتە حەسریەکان دەکە ئەوەی بەس دەسەڵاتی حکوومەتی فیدرالیە بەڵام لە مادەی 112 کە ناوڕۆکەی زۆر خراپ بریندار کراوە مادەی 112 دەرێ هەموو ئەو مادەی 115 دەڵێ هەموو ئەو دەسەڵاتانەی کە لە مادەی 110 هاتوون وەکو دەسەڵاتی حەسری بۆ حکوومەتی فیدرالی غەیری ئەوانە ناودەستور دەسەڵاتی ئەقلیمەکە هەرێمەکانە یا پارێزگاکانی غێرمنەزەمە یا شەراکەتە لە بینیان یعنی لە خراپترین حالت ئەو دەسەڵاتە شەراکەتە ئەوەی نەفت بۆیە من پێم وایە تەنها ئەتیمارکردن لەسەر ئەو مادەیە لەوێ و ناوی دەسەڵاتی حکوومەتی فیدرالی نەهاتووە لەسەر مەسلەی نەفت و مەسلەی دومیش وەکووتم ئێمە مادەی 112 مادەیەکی دەستوریە مادەیەکی دەستوری ناکرێت بە بڕیارێکی محکەمە ئیلغاکرێ یعنی ئەمە شتێکە کە نەبووە لە هیچ زمانێک نەبووە بۆیە مادەکانی تریش هەروەها هی 111 و هی 115 و هی 121 و تاخیری بۆیە ئەمە بە تاکید بڕیارێکی سیاسیە بەڵام ئەوە شەرحی مەوزوعەکەیە بەڵام ئەمە معنای وە نییە ئێمە تەنها باسکردنی ئەوە مشکلەکانی مە چارەسەر دەکات ئەمە بڕیارێکە بڕیاری محکەمەیەکە پێی دەوترێ محکەمەی فیدرالی ئەو محکەمەیە قابلی تەمیز نییە قابلی ئیعادەی نەزەریش نییە بۆیە ئەو محکەمە بەو شێوەی خۆی چۆنە ئاوها دەمینێ ئێستا کەش هەموو لایەنە عێراقیەکان و تەنانەت زۆر احتیفالاتشی بۆ دەجێمەکەوانەی کە لە عشایر لە منتقی کەربەلا ئەو ناوچانە کردویانە و من زۆر بەداخەوە گوێم لێ بووە لە کەناڵێکی هەرێمی کوردستان باسیەوە دەکرێت کە ڕوتی سەدر و بە تایبەتی بەڕێزیان مقتدا سەدر دژک و ناوە دژایەتیان پیشان نەداوە بەعکسەوە تەئیدی ئەویان کردووە داوا لە وەزیری مالیە دەکەن کە بچێت لە بەردەمی پەرلەمان ئامادە بێ من پێم وایە ئەمە ئەگەر هەر یەکێک لە هاوپەیمانەکان ئەوانەی کە ڕێکەوتنامەیان ئیمزا کردووە هەڵوێستی وەرگرت بە ئەوە ڕووی نەدەدا و لە هەمان کاتیشدا ئێمە ئەوڕۆ پێم وایە بیرکردنەوە لەوەی کە چەند خراپە تابلەی خراپە و ئێستا کە ئەترسێن کە هینی 200 ملیاردەکەش لە خەتەردا بێ و هەروەها هەوڵێک هەیە بۆ ئیعادەی نەزەرکردن لە قانونی ئیدارەی مالیش کە ئەوە ڕەنگە زۆر ناوەڕۆکی فیدرالی بێهێز بکە باشترین شت ئەوەیە کە لە هەرێمی کوردستان واز لەو مناقەشاتە جانیبیانە بێنین هەڕەشەمان لەسرە لە ناو عێراقی لایەنەکانی تر لە سەنگەردان بۆمان بۆیە باشترین کەسی باشترین توانە ئەوەیە کە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەموو لایەک کۆ ببینەوە و هەڵی ئەوە بدەین ئەوە زۆر باسی لەوە کراوە کاک سعدی تەقدیم بکەین بۆ محکەمە و زوو کۆتایی پێبینی باشە کاک سعدی ینی بە ڕوون و ڕاشکاوی دیارە کە پارتی دموکراتی کوردستان و هاوپەیمانی سیادەکە لە هەردوو کوتلەی سونە پێگاتوە لەگەڵ بەڕێز سەدر هاوپەیمانێتێکیان لانی کەم لێک تێگەیشتنێک هەیە باز لەوە دەکرێت دوو لەو قازیانە لە سونە نزیکەنەوە دوویان لە بەڕێز سەدر نزیکەنەوە دووشیان یەکێتی و پارتین ینی نەک بۆمانە زۆر حزبی بن بەڵام بە مافەقەی ئەوان چوونەتە ئەوێ 6 کەس لەوانە ینی ئەگەر قەرارە بڕیارەکە سیاسی بێ بۆچی ئەوان پێشوەختە مەسەلەن ئەو بڕیارە سیاسیان بەسەرا تێپەڕیوە لە ناو مادەی 112یان کۆمەڵێک پشت بەسن بە کۆمەڵێک دەقی دەستوری هاتوون ئەم بڕیاریان داوە دەزانین جێگای سەرسوورمانە ئێستا حکوومەتی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران مستەفا کازمی تقریبەن وانیشان دەکە ئاگای لێ نەبووە کە ئەو مەوزوعە ئیشی لەسەرکراوە لە مەرحەلەیەکی متەقەدیمدایە وەزیری مالیە ئەویش پیشان دەدە کە ئاگای لە هیچ نەبووە و لە مەرحەلەیەکی متەقەدیمدایە وەزیری عەدل دیارە ئەو معنی نییە بە مەسەلەی حکوومەتی فیدرال باس دەکەن لەگەڵی بەڵام ئەو پێشترش تەنبیهی داوە کە شتێکی وا لە کایدایە هەروەها لایەنە سیاسیەکان
لایەنە سیاسیەکان لایەنە سیاسیە سونیەکان هەرچەندە دادوفیغان بکەن ئەوان ئاگان لێیە کە ئەم بابەتە لە مەرحەلەیەکی متەقەدیمدایە و لایەنە شیعەکانیشی بە ڕەوتی سەدریشەوە بە ئەوانەی تریشەوە هەموو ئاگان لێ کە ئەوە لە مەرحەلەیەکی متەقەدیمدایە بۆیە منەڵێم زیاتر ئێمە هەوڵی ئەوە بدەین خەتا بخەینە سەر ئەم و ئەو وازەوە بین خەتاکە خەتای خۆمانە خۆمان بەشتی زۆر لاوەکی خەریک کردووە ئایا ئەو مۆزوعی سەرۆک کۆمار و نازام چیچی ئەمانە هەمووی ئەخیری گەیشتونە مەرحەلەیەکی بنبەست تەنها بە توانای خۆمان دەتوانین دەرچین و هیچ یەکێک لەو لایەنە سیاسیانەی کە هەن و هیچ دەستگایەک لە دەستگاکانی کە هەن ناتوان بەو شێوەیە کۆمەکی ئێمە بکەن ئەوەی ئێمە دەتوانین کۆمەکی خۆمان بکەین کۆمەکی ئێمەش بەوە ناکرێت قۆبنەوەی سێ قۆڵی و دوو قۆلی لەگەل لایەنە عێراقدا کۆمەکی ئێمە بەوە دەکرێت هەموو لایەنە کوردستانیەکان دابنیشن لەو مۆزوع هەڵوێستێکی هاوبەش بە وەرەقەیەکی هاوبەش بە وەفدێکی هاوبەش دوور لە دەرگای پشتەوە بچین دەرێ یا لە دەرگای پشتەوە ڕاو تاک لایەنە قسە لەگەڵ ئەو بکەین وەکو ئەوی تا ئێستا کردومانەوە ئێمە گەیاندە ئێرە هەوڵی ئەوە بدەین بە ئاشکرا و بەڕەوانی لەگەڵ کاک سعدی هەموو لایەنە عێراقیەکان بزانن تەنانەت هەوڵات لایەنە عێراقیەکان بزانن لەو کاتێک کە جەنەڕال گارنەر هاتە هەرێمی کوردستان کۆ بووە داوای لە مامجەلال و لە کاک مەسعود کرد بچینە بەغدا لەوێ حکوومەتێک تەشکیلکەن لەبەر ئەوەی ئەمن لە لایەنە عێراقیەکان مەیوز بوومە کە ناتوان حکوومەت تەشکیلکەن ئەو کاتە هەردووچیان تاکیدیان لەسەوە کردەوە نەخێر ئەوە شتێکی هاوبەشە لەگەڵ لایەنە عێراقیەکان پێویستە ئێمە هەوڵی ئەوە بدەین تەرمیمی دەوڵەتی عێراق بکەین هەرێمی کوردستان ئەو کاتە لایەنێکی منەظەمی ڕێک و فەرقی زۆر بوو لەگەڵ باقی عێراق کورد ئێرەی جێ چوو بۆ ڕێخستنەوەی بارودۆخی عێراق بۆیە ئێستا ئەو مزایەداتی لەسەر کورد دەکرێت لەسەر ئەوەی کە گوای ئێمە نیازی خراپمان هەیە جیابوونەوە و نازانم چی ئەم قسانە قسەی بێمەعنان چونکە ئەوە خۆ تاریخی عێراق لە دەیدەوە دەست پێ ناکە دەیدەی 2021 دەست پێ ناکە تاریخی ئەم تازەی عێراق لە ساڵی 2023 دەست پێ دەکات لەو کاتەوە هەڵوێستی لایەنە کاک سعدی باشە پرسیارێکی تر لە هاوڵاتی سادەشێ لە خەڵکی کوردستان پرسیارێکی سادە دەکەن ینی لە 2012 ئەو مشکلەیە بۆ ئەو سکاڵایە بە دوور نزیک بە تۆخ و کاڵ هەبووە لەسەر مەسلەی نەوت و گازی هەرێمی کوردستان ینی بۆچوونێکەیە کە بۆ بە پرسیار لای خەڵکی کوردستان کە پێی وایە هێز و لایەنە سیاسی عراقیەکانی بەسونە و شیعەشەوە بە هاوپەیمان و ناهاوپەیمانی کوردەوە زانیویانە کە درزێکی گەورە لە نێوان لایەنە کوردیەکان هەیە بۆی ئێستان بە هەل زانیوە بۆەوەی کە بتوانن ئەو بڕیاری تێدا دەرکەن و هەرێمی کوردستانیش بخەنە ئەو ئاڵۆزیەوە پێت وایە ئەم بۆ چون و پرسیارە دروست نییە؟ ئاخەلەس ئەگەر تۆ ملاحەزە بکەی ئەو مۆزوعە لەو کاتەوە دوای نەخۆشکەوتنی مامجەلالەوە دەستی پێکرد متابعە بە باشی نەکرا زیاتر خەریکی ئەوە بوون کە چۆن بەشتی ترەوە خۆمان خەریکەین ئەوە لایەکی مۆزوعەکە و لای دوی مۆزوعەکە ئەوەیە لای دوی مۆزوعەکە ئەوەیە کە ئێمە پێمان وابوو پێمان وایە ئێستاش پێمان وایە ئەو کە باسی ئەوەندە باسی حکوومەتی ئەکسەرێت و حکوومەتی ئەقەلیەت و ئەکسەرێت و ئەقەلیەت دەکەین تێناگەین کە ئەمە تەبعاتی لەسەر ئێمە دەبی ئەگەر بە ئەکسەرێت و ئەقەلیەت بی لە پەرلەمانی عێراق هەمیشە بە ئەکسەرێت دەتوان هەموو شتێک بەسەر کووردا فەرزکەن بەڵێ کاک سعدی پرسێکی تەوافق هاتووە لە ئەسڵدا ئەوانەی کە فکرەی تەوافقیان ناوە کە عێراق بیناکراوە لەسەر تەوافق و تەوازن و شەراکەت بیریان لەوە کردوتەوە کە زۆرینەی ڕەها شیعە یان زۆرینەی عەرەب نەتوان بەسەر کورد و تورکمان و مەسیحیەکان شەریعەی غابەت دروستکەن و هین فەرزکەن باشە بەڵام ئەوەی ئێستا کە ڕوئەدا بەشێکیان خۆمان لی مەسئولی بەڕاستی بەڵێ کاک سعدی پرسێکی تر لای هاوڵاتیانێ مەسەرەن هاوڵاتی پێی ئاسایە لەبەرەوەیەوە تا نرخی نەوت گەیشتۆتە نزیکەی 94 و تا 96 ڕۆیشت و دێتە خوارەوە چێتە سەرەوە ینی هێشتا نزیک بووینەوە لە مانجی سێ هێشتا هەموو وەزارەتەکان وچیان وەرنەگرتووە ژیان و گوزەرانی خەڵک خراپە خەڵک پێی وایە کە نەوت نەبووە بۆ مای خۆش گوزەرانی بۆ هەرێمی کوردستان بۆیە بە ئاسایی وەری دەگرێت وەکو پێشووتر
حماسی نییە دڵسۆز نییە بێت سەرزادە و بڵێ قبولی ناکەم ینی لانی کەم یەکێتی و پارتی ئێستا ئەگەر بشتانەوە ڕوبەڕوونەوە خەڵکتان لەگەڵ نییە بەڕاستی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەمە پێت وانە ئەم ئیدارەدانێکی خراپینە و مەلەفینەوت و گازیش لە هەرێمی کوردستان بۆ بە بەشێکی تر لە بارگرانایی و زەمینە سازی بۆ دادگای فیدرالی بە دنیاییەوە خەڵک تەلەفۆنەکە خەڵک پێ مەڵێ دەڵێت کاکە لەو کاتەی نەفت 29 دۆلار بوو ئێمە هەر موچە ماوەند دەگرن نەفت بۆ 50 دۆلارە هەر موچە نەدرا نەفت ئێستا بووەتە 95 و لە هەشتا بەسەرەوە موچە هەر وەرناگرین هەر بە کەمی موچەوەرن کێشەکانمە هەر چارەسەر نەبووە ئێوە ئەو پارێت لێ دەکەن ئەکید ئیدارەدان ئیدارەیەکی شەفاف نییە لە هەرێمی کوردستان و لەوەش لە هەمویان زیاتر مەسئول پێم وایە یەکێتی خۆیەتی یەکێتی لە سەرتاوە ئێمە کەوتوینە بینی تەسریحاتی نامەعقول و نامەسئولی هەندێک لە بەرپرسەکانمان کە ئێمە ئاگامان لە هەموو شتەکە لایشکە دەرەچێ ئاگامان لە هەموو شتەکان نییە بۆیە من پێم وایە ئەو مۆزوعانە دەبی ود بینەوە لێی و هەوڵی ئەوە بدەین کە مەسەلەی مەشروعی ئیدارەدانی ئەنەرژی و نەفت لەلایەن خۆمانەوە مەشروعێکی سەرکەوتو نەبووە و لە ساڵی 2012 تقریبا لە 2013ەوە ئەم پرۆژەیە بەڕێگاوێت تا ئەمڕۆ نەیتوانیوە جادەکانمان چاکە نەیتوانێت خزمەت گوزاریەکان چاکە نەیتوانێت معاش بەڕێک و پێچی و لە کاتی خۆی بدرێت نەیتوانێت ئەو هەزارەها بێ ئیشەمان هەیە هەلیکار دروست بکە نەیتوانیوە پرۆژەی استراتیژی هەبێ بۆ بەلای کەمی ئێمە پێویستمان بەوە نەبی ئەمە سێو لە دەرەوە دینین هەنار سێو لە دەرەوە دینین ڕۆن لە دەرەوە دینین هەرچی موادی بینای لە دەرەوە هەرچی موادی گارەبارە هیچ شتێکمان نیە لە ناوە ئینتاجی بکەین و کە بگەیشت بێتە حەدی ئیکتفای ذاتی و غەیری ئەوەش لەگەڵ عێراقی نهاتوین لە بە شێوەیەکی دروست مامەڵە بکەین و سەری ساڵان هەموو جارە حیسابی ختامی بدە یا بیان دێنێ بڵێن ئەوە بەو شێوە سەرفمان کردێ هی ساڵی داهاتوومان بدەنێ ئەمانە هەمووی وای کردووە کە ئەوانی تر قسەیان سوار بێ لە پەرلەمانی عێراق لە لیژنەی دارایی لە لیژنەی یاسایی و لەلایەن لایەنە سیاسیەکانەوە بە شیعە و سونە بە چەپ و بەڕاستەوە بەڵێ کاک سعدی پەیوەندی نێوان یەکێتی و پارتی ئێستا لە ئاستێکدا بۆن من ئێستا لە کۆنگرەی میوشن سەرۆکی بەڕێ سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت لەوێن ئەو شاندانەی کە خەڵک دەیبینێ و تەنانەت لە ئەنگرانی یەکێتیش ئەو پرسیارە دەکەن یەک تاقە یەکێتی نابیندرێ لە ناو کۆبوونەوەکانە ینی پەیوەندی بە چیەوە هەیە کە لە سەرۆکایەتی هەرێم لە سەرۆکایەتی حکوومەت یەکێتی و زودی هەیە بەڵام متەرجیمەکەش یەکێتی نییە ینی بۆ ئەوە یەکێکە لە هەلە گەورەکانی کە شێوەی پارتی لە شەراکەت پیشان دەدا و ئەوە هەموو شتێکە و شەراکەت نییە بۆیە ئەگەر شەراکەت بێ ئێستا هینی ئەمنی لە میونیخ بەلای کەم وەزیری پێشمەرگە معنیە بەو ئیشە بەرپرسی ئاسایش معنیە بەو ئیشە هەواڵگری و زانیاری ناو هێزی پێشمەرگە معنیە بەو ئیشە وەزیری کاروباری وەزیری پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرال معنیە بەو ئیشە زۆر کەس وەکیلی وەزیری داخلیە معنیە بەو ئیشە زۆر کەس معنیە بەو ئیشە دەتواندرا لە زمنی وەفدەکان بواە بەڵام بەداخەوە نەک تەنها لە ئیستیقبالەکانی زۆر جار ئەوە کەم تەرخەمی زۆر گەورەی تێدایە و خۆی مەسلەی چاو خەڵک عەقل لە چاویدایە و کاری ڕۆژانەش هەروایە ڕنگدانەوەی ئەو ڕسمانەیە کە دەیبینین کە بە دەگمەن یەکێتێک دەبینین لە ناو هەیئەتەکان بە سفەتی متەرجیمیش نییە بەڵێ باشە کاک سعدی کەواتە ئێستا پەیوەندی یەکێتی و پارتی لە چ ئاستێکدا لەلایەک باسی ئەوە دەکرێت کە مەترسی لەسەر قەواری هەرێمی کوردستان هەیە و ڕەنگە گەرە و بڕیاری دادگای فیدرالی جێبەجێ نەکرێت حکوومەتێک بێتە سەر مەسەلە قسەیە دەکرێت کە بەهێز بستنە سەر بیرە نەوتەکان و بەهێز ئەم بڕیارە تەطبیقکەن و
و بڕیاری تری بە دووادادێک کەچی یەکێتی و پارتی هەرێکە و لە دۆڵێکە ئێستا پەیوەندی یەکێتی و پارتی چۆنە بە تایبەتی بۆ چارەسەری و کێشانەوە ئەگەر بەڕاستی مەترسی لەسەر قەواری هەرێمەیە وڵا من ئەو مۆزوع من نامێ زیاد تەسعید بگرێت تەسعید خراپە بێگومان بە پێچەوانەوە من پێم وایە ئەگەر پارتیەک پێی وایە ئیشێکی باشە ئێستاوە یەکێتی ئەوی توش شێشەری بەگەر یەکێتیش پێ پارتی توش شێشە دەبی ئەو وانە نەیەکێت توش شێشە نە پارتی میلەتەکەمان توش شێشە دەبی توش کێشەیەکی زۆر گەورە دەبی و پارتی چەند کورسی هەیە یەکێتی چەند کورسی هەیە نیانتوانی ڕێگر بن لەم بڕیارەی محکەمەی فیدرالی بۆیە من پێم وایە نە ئەوەندە کەیفمان بە کورسەکان بێ نەوەندە کەیفمان بە ژمارەی چەکدارەکانمان بێ نەوەندە کەیفمان بە بارودۆخێک بێ لە هەرێمی کوردستان جافەرشی سوورە بینایە کۆشک و تەرارە هەمویان ئەوانە لە لەرزیندان لە بەردەم بڕیار و لە بەردەم هەندێ نەهجی کە ئەمڕۆ حاکمە لە ناو هێزە سیاسیە عێراقیەکان هەموو لایەکیان بۆیە من پێم وایە کاتی ئەوە هاتووە ئەو شتانە وەلا بنین ئەو ناکۆچیانە وەلا بنین دانیشین بەیەکەوە لەسەر زۆربەی زۆری مەسەلەکان کۆب بینەوە من پێم وا بوو یەکیشی بات هەموو ساڵێ یادی دەکرێتەوە خۆی بۆ ئەوەیە دەرسی لێوەرگین ئەویش ئەوەیە لە بەرچاوی نایارەکانمان بارەگای مەڵبەندی سێبی بارەگای لە قیدوبی فەرق ناکە لە یەک کات دەتەقێندرێنەوە و خەڵک فەرقی بەوە نەکردووە چێ هەوێ زەد لە جیرفانێ چێ هەوێ کەسب لە جیرفانە و ئێستا کەس عینی وایە بۆیە من پێم وایە هەموو لایە کەمەکی لێ بگرینەوە دابنیشین بەیەکەوە بۆی گفتوگوێ بکەین بەلای کەمی ئەو دڵە ڕاوچەی ملەتەکەمان لەسەر دەستی ئێمە تێکەوتووە یارمەتی بدەین و کەمەک ژیان بینەوە بەرجەستەی پرۆسەکەمان. بەڵێ کاک سعدی ئێستاش هەواڵەکان کە ڕۆژانە دێن مەسەلەن باز لەوە کرێکە هەواڵ گەرم بوو کە سبەی یەکشەممە کۆبوونەوەی سێ قۆڵی نێوان پارتی و حەلبوسی و سەدر بکرێت دوجار ئەمە لەبەرەوەی حەلبوسی لە مسرە قاهرەیە ڕەنگەوە نەکرێت بەڵام هیچ هەواڵێک نیە لەسەرەوەی یەکێتی و پارتی کۆ دەبنەوە لەسەر هیچ هەواڵێک نییە کە هەوڵێک هەبێت ببێتە هەواڵ کە هەموو لایەنە سیاسەکان بێن تەکبیرێک بکەن لە حاڵی ئێستەی هەرێمی کوردستان بڵێن ئەرێ بەڕاست چی بکەین بۆ خەڵک چی بکەین بۆ قواری هەرێمی کوردستان چی بکەین بۆ ئەوەی گەرمەترسی تراتە پێشەوە لەسەر پێشمەرگە خۆ بەڕێز سەدر نەیشاردۆتەوەی پێشمەرگەش میلیشیایە مەسەلەن سبەی بڕیارێکی لەو شێوە دەربکرێ ئێمە چیمان بۆ دەمێنێتەوە هەر لەو ناکۆچیانە هاوڕێ تا ئێستا نا حەلبوسی نا ڕەوت نەبڕوان بە فیدرالی هەیە نەبڕوان بە هەموو مادە دەستوریەکان هەیە نەبڕوان بە پێشمەرگە هەیە بۆیە ئێمە بۆ فێر لە خۆمان بکەین بەڕاستیش کۆبنەوەکانی یان ڕێکەوتنامەکەی ئەو سێلایەنە بوو ئەم ڕۆژانی بەدواداهات چونکە ئێمە لە جوغرافیەک دەژین جوغرافیە ئینکارە بە ئێمە ناگۆڕدێت جیرانی ڕۆژهەڵاتمان هەر ئێران دەمینێ جیرانی شیمال و سەرومان هەر تورکیا دەمینێ بێزگە لایەنەکانی تریش بۆیە ئێمە لەو ناوەڕاستە لە هەنگاوەکانی کە دەینێن پێویستە حیساباتی ورتر بکەین کە ئێمە سنووری دوور و درێژمان لەگەڵ ئێران هەیە سنووری دوور و درێژمان لەگەڵ تورکیا هەیە و ئەوانە ناشی شاردوەر کەس باز سیادەی عێراق دەکا سیادەی عێراق و سیادەی هەرێمی کوردستان کواتێخە ئەوانە دێن لەگەڵ هێزی چەکدارەکانی ئێمە کۆ دەبنەوە لەگەڵ حەشدی تورکمانی کۆ دەبێتەوە تورکیا لەگەڵ حەشدی شعبی کۆ دەبێتەوە ئێران ئێوانە چەکدار و هێزی بەرگرین لە عێراق یعنی ئەمە کارێکە ڕوئەدا مەفهومی سیادیان لە عێراق نێشتوە ئێمەی هەرێمی کوردستان لە مقابلی عێراق بەگشتی هێشتا زەعیفترین چونکە ئەگەر عێراق لێشی بخۆمێ وەکو دەوڵەت دەمینێ ئێمە وەکو هەرێمی کوردستان هێل دەڵەمەین یعنی ئەگەر شتێک خوا نەکەرانە بخەومێ ناوەڕۆکی ئەم هەرێمە بۆش دەکرێت و ئێمە زەرێکی زۆر گەورە دەکەین بۆیە پێویستە هەرچی زۆر ئێمە واز لەو هینانە بینین مەسەلەکان نەبەستینەوە بە مەوزوعێک زۆر کەس پێی وایە وەڵای ئەو مەوزوعی سەرۆک بابەت مەوزوعی سەرۆک کۆمار نییە بۆ یەکێتی مەوزوعی سەرۆک کۆمار نییە من کادیرەکانی یەکێ دێم دەبن بۆ مەوزوعی سەرۆک کۆمار ئێمە چۆن پێمان خۆشە
ئیملاعاتمان بۆنی ئەوە لەلایەنی سیاستری پێمان ناخۆشە ئیملاعاتمان بۆ بێ پێمان بڵێن ئەوە نەبی ئەوە دەبی ئەگەر لە سەرتاوە قسەی لەسەر بکرابێتەوە ئەیشتر دەبوو بەڵام پێم وایە ئەو ئیملاعاتانە ئەنجامی خراپی دەبێت بۆیە پێویستە سربەخۆیی لە بڕیاردان بۆ لایەنە سیاسیەکان لێبگەڕنی و لایەنە سیاسیەکانیش پێویستە هەوڵی ئەوە بدەن بڕیارەکانیان بڕیاری دروستی بەو شێوەیە کە بتوانین عیلاجی ئەو بارودۆخان ئەم بارودۆخە خراپە بکەین. باشە کاک سعدی بەپێی ئەوەی کە بەڕێزە دەزمونێکی زۆر و دوور و درێژش لە بەغدا هەیە مەسەلەن پێت وایە کە بەم شێوەیە بڕوات مەترسی تر لە ڕووی دەستوریەوە لە ڕووی کۆمەڵێک عەسڵکردنی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان و بچووکردنەوەی بەدوادادێت لە داهاتوودا ئەو مەترسیانە دەبینی؟ من ئەوەی دەکرێت ئەگەر ئەوەی دەکرێت نادەستوریە لە ڕووی سیاسیەوە هەموو شتێک لە ڕووی سیاسیەوە دەکرێت ئەو کاتە شەریعەی دارستانە بەڵام لە ڕووی دەستوریەوە نا ئەو شتانە هەمووی دزینەوەی دەستکەوتەکان هەڵواسینی مادە دەستوریەکان ئەمە دەسەڵاتی هیچ کەس نییە و ئەوەی ئێستاش بەکاردەهێنرێ من پێم وایە وەکوتم پێشتر ئیهانەی دەستور دەکرێت شەرعیەت کاڵ دەکرێتەوە سیستەمی دیموکراسی دەخرێتە ژێر علامەتی سوال ئایندەیەک کە دەتوانێت زۆر خەڵک گەیشتوتە ئەوەی کە باسی هین دەکات تۆتالیتاریتێت و داپلۆسێنەر دەکات کە ئەمە کارێکی خراپە پێویستە ڕێگای لێ بگیرێت. باشە کاک سعدی پرسێکی تر هەیە کە بڕیارە نۆڤمبەری ئەم ساڵ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێەوە قسەیەکی هەبوو لای پارتی دموکراتی کوردستانەوە کە لە دوای گەڕانەوەی سەرۆکی هەرێم مەرسومێک دەردەکا مەرسومێکی هەرێمی دەردەکا بۆ دیاریکردنی ڕۆژەکە یەکێتی و پارتیش لەو حاڵەدان هێز و لایەنە سیاسەکان لەو حاڵەدان پێت وایە ئەمە بڕیارێکی گونجاو دەبێت پێش ڕێکەوتنی لایەنەکان هەرێمی کوردستان دیسان ڕوبەڕووی لێ ینی قەیران و ئاڵۆزی تر ناکاتەوە؟ جەنابی سەرۆکی هەرێم وەفدی ناردۆ بۆ هەمولایەک بۆ لای یەکێتیشی ناردووە کە دەڵێ من دەمەوێت لە ڕێگای منەوە خۆم جێتان لێبی من نامەوێت بما سەرۆک هەرێمی ماوە بەسەرچوو پێم خۆشە لە کاتی خۆی هەڵبژاردن بکرێ و ئەوە تێدەگەین ئێمە بەڵام تا ئەم لەحزەیە جێچێتی نیشتیمانی هیچ لاری نەبووە لە مەسلەی هەڵبژاردن لە کاتی خۆی و ئەوە لایەنە سیاسیەکان پێویستە پاش ئەو سەردانەی کە کرا لایەن سەرۆکی هەرێم و ئەگە مەرسووم دەربکە پاش ئەوە کۆبوونەوەی هەموو لایەنە سیاسەکان دەکرێت و لەوێەوە بڕیاری کۆتایی دەدرێت لەسەر ڕۆژەکەی. بەڵام ڕوئیای یەکێتی و پارتی لەسەر یاسا و لەسەر هەمواری یاسای کۆمیسیۆن و لەسەر ئەکتیڤی کۆمیسیۆن و ئەوانە جیاواز نییە تا ئێستا؟ باوەڕکەم کۆبوونەوەکانی داهاتوو یەکێتی نیشتیمانی لەسەر ئەو مۆزوعە یا مۆزوعەکانی تر دەبێت کۆبوونەوەکی تایبەت بۆ ئەو مۆزوعەدا بنێ قسەی لەسەر بکە بۆی کۆتایی بە مناقەشە بین لەو بارەوە. زۆر باش ئێستا ڕێگاکانی دروستکردنی حکوومەتی داهاتووی عێراق ئاڵۆز بوون چوارچێوەی هەمانجی بە جۆرێک لە جۆرەکان وتیان دوا تویتەکەی یان دوا بەیاننامەکەی بەڕێز موقتەدا سەدر کۆتایی هێنانە بە گفتوگۆ پێویست ناکە خۆمانی لەگەڵ ماندووکەین یعنی پێتوانی ڕێگاکان ئاڵۆز بوون دوزار لەکوێ دەبێت بگەنە یەکتر یان عێراق لە بەردەم مەترسی و ئاڵۆزی زیاتردایە ئێمە بۆ بین ئەمە ڕەنگە ئیشی من نەبی ئێستاوە ئیشی لایەنە سیاسیەکانە مخاتبەی لایەنە سیاسی عێراقیەکان بکەن ناتوانن ئەوان ئایندەی وڵاتێکی وەکو عێراق پاش ئەو هەموو قوربانیە و ئەو هەموو هەوڵ و تەقەلایە تەنها ئەوەی لە هەرێمی کوردستان بووە بە قوربانی شەڕی نیزام و درڕندایەتی نظامی سەدام حوسێن لە زۆر زیاترە لە تقریبا لە ملیۆنێک کەس ئەو بەوەی دەربەدەریش بووە ناکرێت بێتە قوربانی تویتێک پێم وایە ئەم مۆزوعانە بەتەنێ یەک لایەن قەرار نادە لە عێراق پێویستە هەوڵی ئەوە بدرێت هەموو لایەنەکان خۆی بە خاوەن بزانێت کورد میێوان نییە لە عێراق کورد جێپەنجەی زۆر دیارە و تەرمیمی یەکێتی خاکی عێراق و ئیعادەی نەزەر و دروستکردنی دەوڵەتی عێراق
مهندسە هەرە ماهیرەکانی کورد بوونە لە هەموو کەس زیاتر بۆیە هەر کەسێک پێ وایە کورد میێوانە بە ئارەزوی خۆی دەبێ قسە بکە پێم وایە بە سەهوە. باشە کاک سعدی باسی ئەوت کرد وتت خۆ جوغرافیا بێمە ناگۆڕێ ئێران لە ڕۆژهەڵاتی وڵاتەکەمانەوە هەرێمەکەمانەوە دراوسێمانەوە بە درێژایەکی زۆر حدودی لەگەڵ ئێمەیە. ئێران بە دیاریکراوی چ داواکاریەکی لە کورد بە تایبەتی لە یەکێتی و پارتی هەیە و چی ئەوێ بۆ عێراقی ئایندا؟ مەقسەدم ئێران نەو بەتەنم باسی تورکیاشم کردن تورکیاش لە هینە بێگومان ئێمە ئەوە دوو وڵاتی عەرەبین اعتیبار دەکرێن زلهێزەکانی ناوچەیی یعنی زلهێزی ئەقلیمی شانبەشانی سعودیە و شانبەشانی مەسر و ئەوانە بۆیە من پێم وایە ئەگەر ئەمە بمانەوێت دەبی هەوڵی ئەوە بدەین تەوازونێک ڕاگرین ئەوانە جیران هەردوو لات جیرانن ناکرێ ئەوانەی هەریەکە لەوانە لە ڕابردوودا لە سەردەمی خەباتی چەکدار و خەباتی پێشمەرگا دەوری هەبووە و لەو دوایەش لە شەڕی داعشەوانە هەریەکە دەوری هەبووە بۆیە هیچ کێشێک لەوانە واز لەو هیلاکی خۆی نایەنی سەرڕای مساهمەی لە شەڕی داعش و مساهمەی لە شەڕی دژی عێراق قەرزارباریش بکرێتەوە پێویستە ئەو مۆزوعە باش بیری لێ بکەینەوە بزانین ئێمە باسی چیەکەین. بەڵێ کاک سادی ساڵی ڕابردوو زیاتریش لەوە ئەوانە وڵاتی گەورانە وڵاتن کە نەقشیان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و خاوەنی سوپای چارەم و پێنجەم و شەشەمن لە دنیا ناکرێ ئێمە ئەو دەور و ڕۆلی ئەوانە لە منتەقە نادیدە بگرین وەڵا لەبەر ئەوەی ئەلبوسی ڕازی بکەین یا ڕازی نەکەین. کاک سعدی وە بزانم لە کۆنگرەکەش تۆ بەڕێزت لەوێ بوویت ساڵی ڕابردوو بلاس خارد گوتی دۆست ئەوەیە بتخاتە گریان دوژبن ئەتخاتە پێکەنین وتی ئەگەر ناو ماڵی خۆتان ڕێک نەخەن 2000 ڕوبەڕووی مەترسیە بنەوە ئێستا خەڵک پێی وایە بلاس خارد مەبەستی لەم ڕۆژانە بووە پێت وایە ئێستا دوژبنەکانمان زیاتر درک بە مەترسیەکانی سەر هەرێمەکەن نەک دوژبنەکانمان مەبەستم دۆستەکان و ئەوانەی لە دەرەوەی هەرێمن زیاتر درک بە مەترسیەکانەکەن لە ناو خۆمان. پلاسخارد ژنێکی وریایە وەزیری دیفاعی هۆڵندی بووە و پلاسخارد دەتوانرا بکرێت بە وەزیری دەرەوەی خۆی نەیکرد بەو ئیشەی UN تەفزێت لەسەر ئەوە بۆیە ئاگای لە هەموو ناوەڕۆیکی گۆڕانکاریەکانە لە منتیقە و لە من پێم وایە بەبێ حکمت قسە ناکە. زۆر باشە کەواتە کاک سعدی بۆ ئەوەی هەرێم پارێزین بۆی کورد لە عێراق وەک جەنابەت دوتت بە میوان سەیر نەکرێ بۆی ژیان و گوزەرانی خەڵک ڕێک بخرێتەوە ڕێگە ڕاستەکەی بەردەم یەکێتی و پارتی کامەیە؟ یەکڕێزی خەڵکی کوردستان بە وەرەقەیەکی هاوبەش بە هەیئەتێکی هاوبەش دوور لە فڕوفێڵ پاشقولگرتن بچینە بەغدا لەگەڵ لایەنەکان هەمووی دابنیشین لەگەڵ تورکیا دانیشین لەگەڵ ئێران دانیشین لیان پرسین ئەوە چ باسە بۆ وایکەن. بەڵێ دوا سەرنج و دوا پەیامی بەڕێز کاک سعدی لەو بەرنامەیە هیوادارم هەرچی زووە ئەو مۆزوعانە بە جدی وەرگرین چونکە ئەگەر نا ڕەنگە لە دوای ئەوە خراپتریش هەبێ خراپتریش هەبێ. سوپاس بۆ بەڕێز سعدی ئەحمەد پیران دامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمان ئێمەش لێرەوە پانۆرامامان پێشکەشکردن خواتان لەگەڵ.